گەرما و خۆری بەتینی گەرمیان ژینگەیەکی تەواو لەبار و گونجاوە بۆ کارکردنی سیستەمی سۆلەر پەناڵ یاخود وزەی خۆر. باپی داتاکانیش لە ساڵێکدا لە گەرمیان دەتوانرێت 300 ڕۆژ سوود لە وزەی خۆر وەربگیرێت بۆ بەرەمهێنانی تەزووی کارەبا. با سیستەمی سۆلەر لە سەروی 5 پلەی سیلیزیەوە دەتوانرێت لە وزەی خۆرەوە کارەبا بەرهەم بهێنرێت. ئەمەش وای کردووە لە جیهاندا پشتی پێ ببەسرێت. بە تایبەتی ئەو خەڵکانی کە پەنایان بردووە دەبەر ئەم سیستەما کە بەهۆی کەمی خەدەماتی کارەباوە دانانی جێگیرکردنی سیستەمی پێوەری زیرەکەوە خەڵکی پێویستی بەم سۆلەر سیستەمانە هەیە تاوەکو کارەبایەکی 24 کاتژمێری بۆ دابین کات و دوور بکەوێتەوە لە پیسبوونی ژینگە، دوور بکەوێتە لە ژاوەژاری مۆلیدە و لە مەصرفاتێکی ماگانەی زیاتر. ڕۆژ بە ڕۆژ خواست لەسەر دانانی سیستەمەکە زیاد دەکات، چونکە خەڵکی لە ڕێگەی ئەم سیستەمەوە وزەی کارەبای بەردەوامی پێدەگات و هەروەها ڕزگاریشی دەبێت لە پارەی مۆلیدە و ژاوەژاوەکەی و خراپی خزمەتگوزاری کارەبای حکومی و پیسبوونی ژینگە. لە ئێستاشدا لە عێراق کۆمپانیای پاوەری چینی و تۆتاڵی فەڕەنسی و چەند کۆمپانیایەکی وڵاتی ئیمارات لە کێبڕکێدان بۆ بەرەمهێنانی کارەبا بە وزەی خۆر. وڵی لەبەر کەمی کارەبا پەنامان بردوێتە بەر ئەم پەناڵە. ماوەیەک زۆر مۆلدەم بەکارهێنا، مەسرفێکی زۆریا بوو و ژینگەیشی پیس دەکرد، بۆیە بڕاومدا ئەم کارە بکەم. سوپاس بخوا زۆر سوودم لێ بینیوە، بۆ ماوەی 2 ساڵە زۆر سوودم لێ بینیوە و کاری پێ دەکەم. هەرێمی کوردستان توانای بەرەمێنانی 3500 مێگاوات کارەبای هەیە و ئەمەش کەمترە لە خواستی بەکارهێنەرانی کارەبای نیشتیمانی. لە هەندێ وەرزی ساڵیشدا خواست بۆ کارەبا دەگاتە 6500 مێگاوات. لە هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیایەکی عێراقیەوە 380 پرۆژە بە سیستەمی سۆلەر پەناڵ دامەزراوە و توانای بەرەمهێنانی 1.8 مێگاوات کارەبای هەیە. هاوکات وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانیش گرێبەستی لەگەڵ 3 کۆمپانیا کردووە بۆ بەرەمهێنانی 75 مێگاوات کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە. ئەمەش ڕۆڵی دەبێت لە باشترکردنی دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان. بەڕێوەبەری گشتی کارەبای گەرمیان پێی وایە سیستەمی سۆلەر پەناڵ هۆکارێکە بۆ کەمکردنەوەی فشار لەسەر کارەبای حکومی و پاڵپشتێکی گەورەش دەبێت بۆ ئەو بڕە کارەبایی کە حکوومەت بەرهەمی دەهێنێت. ئێمە تەسلیم موقعمان بۆی کردەیتر ئێمە توانین لە هەرێمی کوردستان جەوێکی شیاوی هەیە بۆی زیاد سوود لە وزەی خۆر ببینین. خۆشبەختانە ئێستا وزارەتی کارەبا لە ڕێگای پرۆژە یاسایەکۆ هەر لە یاسای وزارەتی کارەبا یاسای وزەنوێبەکانی دەرکردا بۆی پاڵپشتێک بێ بۆ ئەو کۆمپانیا و بۆ هاوڵاتیانە بتوانن پەنابەنە بەر بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە. لە ساڵی 2004ەوە تاوەکو ساڵی 2020 لە تەواوی عێراق 81 ملیارد دۆلار بۆ چاکردنی کەرتی کارەبا خەرج کراوە و هەر هاوڵاتێکی عێراقیش ساڵانە 250 دۆلار بۆ دابینکردنی کارەبا خەرج دەکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.